خەوت نایە لە کاتی محازەرە؟ طبعا خەوی بەس نایڵێ. سڵاو لێبێ. سڵاو لە تۆش. قۆناغی چەندی و چ بەشەی؟ قۆناغی یەکەمم لە پەیوەندی گشتیەکان. خاستی خۆتەڵ. تقریبا. ئێستا چۆنەکە دەست کردەوە پرۆتین؟ وەڵا ئەڵێن هەموو شتە خێری خۆی پێوەی ئێستا هیچ لێی پەشیمان نیم. هیچیش. پێم بڵێ خواستەوەیە لە داهاتووە لە چ بوارێک؟ یەکەم ئەگەر هەلی کار هەبێت لە بوارەکەی خۆما پێم باشترە لەوەی خۆما ئیش بکەم. ئەگەر ئەویش نەبێت چونکە لەگەر ڕاگەیاندنایەکە گرینەوە ئەتوانم لە ڕاگەیاندنا ئیش بکەم. باشە زمان لە زمانە زمانەکان باشم تقریبا بەس هەمووی نا ئینگلیزیەکە ئینگلیزی و عەرەبی؟ عەرەبیم ئەو باشە نییە ئینگلیزیەکەم باشە ئەلحەمدولله. پێم بڵێ محازەڕەکان چۆن تێپەڕێ زستانە خەو خۆشە هیچ خەوت نایە لە کاتی محازەرە؟ طبعا خەوی بەس نایڵێ. وەڵا ئەلحەمدولله مامۆستاکانمان باشن هەر هەموویان. هیچ ڕوویاوە لە محازەرە خەوت لێ بکرێت؟ ناوەڵا نایڵم خەوی یەکسەر چاوە چێتە خەو خەبەر دەکەنەوە. تەلەبەی ڕیزی دواوە یان پێشەوە؟ ناوە ڕاست. وەسەتە گرتووە. هەردوو لاکەم بووی ئەگەر ئاها ڕۆژێک خەوم ها بچمە دووە ڕۆژێش باش بووم بێمە پێشەوە. باشە پێم بڵێ لە ڕووی کۆبوونەوەتان لەگەڵ هاوڕێکانە لە ڕووی سەیرانتان کردووە؟ وەڵا سەیرانمان نەکردووە بەس سەرچارێکمان کردووە. سەرچارێکمان ئەی شەر سەیرانێکە بوو. هەر سەیرانێک بوو بۆ خۆی. بەعام حەزت لە دەرچوون و ئەوە هەیە؟ وەڵا ئەگەر جەماعی بەشتەکە و هەر هەمووی بێ دوایی مشکل و شتی لێ نەکەێتەوە تەبعاً کێ حەزی لێ نییە. ئینسانێکی حەزت لە کێشە نا لەوە دوور بووم. هەروەڵا هەر لە زانکۆش لە زانکۆ ناسیمە خەڵکی باشی تەیە تەبعاً. قەت بە هاوڕێکان هەیە؟ یەکێکیان هەر زۆر. ناوی چییە؟ مستی. سڵاومانێ.